بجماية ويا خويا الظيم أخسر سرجرقم بيكاينا بوشنا ما أوهد وبيماينا بقر عينا لە بناری شاخی ئەسمێراوە بە بزماری نووسراوە پشدەر و من لەوێم لە کتێبەکەی بەرباخەڵی ماردۆخ مۆدامیخ نووسراوە پشدەر و من لە دێڕی کۆتاییم دیسانەوە لە ناو جوگرافیام ئەچمەوە بۆ ناو مێژوو لەگەڵ شەلمە ناسر پاشای ئاشووریەکان لە نامرێ لەوێ سڵاو لە پشدەرەکەم لێرەش لە هێرۆ لەگەڵ ژنە دەزڕەنگینەکانی هێرۆ گۆزە و دیزە دروست دەکەین و بە بژێوی ژیان بە چیاکانی بڵفت و مامەندە و کوڕی سەڵێم سڵاو بینێن بەڕێز خۆشەویستەکان وەرن بابەیەکەوە بچینە ناحەی هێرۆ لە گوندی بێشیر گوندێکی مێژوویە هەشت شوێنەواری گرنگ و مەزنی مێژووی تایە ئەوە ماوە مێژوو نووسەکان بێن لەسەری کنە و پشکنی بکەن وەرن بابەیەکەوە دەواازەکان لە جوتیارەکان و گوندشیرەکان بکەینەوە و بە بێشیر بڵێن سڵاو بەدار بەڕۆکانیش بڵێن سێبەرێکمان دوین ئەگەر ئامادەن ئێمەش ئامادەین ناوچەی پشدەر نیشتیمانی هۆز و تیرە جیاجیاکانی کوردەواریە و لە کوردستاندایە توانیویانە لە سنووری جوگرافیەکی سەخت و دژوار هی ناوچەکە بەیەکەوە هەڵکەن هەرچەندە لە هەزاری یەکەمی پێشزاینی کە لۆلۆیەکان لەوێ بوون و پاشاکەیان ماردۆک مۆدامیک ببووە لە ململانەی سەختی سەربازی بووە لەگەڵ ئاشوورەکان هەتا ساڵی 1944 پێشزاین ئەم ناوچەیە بە تەواوی ئەکەوێتە ژێر ڕێکفی سەربازی ئاشوورەکان و پاشاکەیان پەنابە بۆ چیا سەرکەشەکان و لە ساڵی 22 کۆچیش سوپای داگیرکەری ئیسلام هێرشێکی خوێناوی کردووەتە سەر پشدەر کە بە شیدەر ناسراوە لەو کاتەدا شافەرق پاشای شیدەر بەرەنگاری داگیرکەرە عارەبەکان بووە بە چەند ساڵێ ئینجا توانیوانە عەرەب شیدەر داگیرکە لە سەردەمی عوسمانی داگیرکەرەکاندا تورکە داگیرکەرەکان ئەم وڵاتە قەزا بووە واتە پشدەر ئەو دەم سەر بە سنجەقی سلێمانی بوو لە ویلایەتی شارەزور لە ساڵی 1970 کەرکوچیش پایتەختی شارەزور بووە مووسڵیش لە مولایەتەدا بووە لە ساڵی 1850 بەدواوە پاش ئاوابوونی میرنشینی بابان ناوی میراودەلی دەرکەوت و هەندێ سەرچاوە ئاماژە بەواکەن لەنەوەی فەقێ ئەحمەی داڕەشمانن و دایکیشیان کیغان ناو بووە هەندێک ئەڵێن رووسی هەندێک ئەڵێن فەڕەنسی هەندێکی دیکەش ئەڵێن ئینگلیز بووە چوار کوڕیان بووە میر عێزەدین میر سڵەمان بەبا میر بوداخ میر سەیفەدین موکری میر بوداخ یان کوڕیان یان کوڕەزای فەقێ ئەحمە بووە میرنشینی بابان بووە لە ماوەت لە ساڵی 1609 هەتا ساڵی 1670 لەوێ بووە میراودەلی باپیرە گەورەیان بووە ناوی میراودەل کوڕی میر بوداخ کوڕی فەقێ ئەحمەی داڕەشمانە ناویان ناوبانگیان دەرکردووە بەشێکیان لە گوندی بێشیری ناحیەی هێرۆن کە ئەم گوندە 838 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ناحەی هێرۆش 1255 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لە کۆنەوە هۆزی سەکر کە یەکێکە لە هۆزە بەرز و گەورەکانی کوردستان لە گوندی بێشیر لە ناحی هێرۆ ژیاون دوایە نورەدینی چۆتە ئەوێ و ئەوجا ژمارەیەک لە هۆزەکانی کورد بەیەکەوە لەم گوندە هەڵیان کردو وەک براشیاون بێشیر یەکێکە لە گوندە دێرین و مێژوویەکانی ناحی هێرۆ لە ساڵی 1800 بەدواوە شۆڕشیان دژی عوسمانلی کردووە واتە میراودەلیەکان لە ساڵی 1970 میراودەلی دژی ڕووسەکان شەڕیان کردووە و پاڵپشتی شێخی نەمر
مەلیکی کوردستانیان کردو. موفق حەسەن مێژ و نووسی گەنج و کاکە هەباس سەلیم ئەویش یەکێکە لەوانەی کە خەڵکی گوندەکەیە لەو مێژوانە باس ئەکەن. با سەرەتا لە مێژ و نووسی کورد موفق حەسەن یان موفق میراودەلی دەست پێ بکەین و لێی پرسی. ئێرە بێشیرە گوندی بێشیر لە پشدەر بێشیر بێشیر دوو ڕیوات هەیە بۆ ناوی گوندەکەی. یەکەم دەوترێت لە سەردەمی فتوحاتی ئیسلامی بە بێشیر شەڕیان کردووە ڕوبەڕووی ئیسلامەکان بەڵێ بوونێتەوە. دووەمیان دەوترێت لە سەردەمی تورکەکان پێی وتراوە بەشیر گۆڕانکاری بەسەر داهاتوو و ناوەکە بۆتە بێشیر. ئەو دوو ڕیواتە هەیە. زۆر باشە. لە گوندەکەی ئێوە ژمارەیەک تیرە و هۆزی جیاجیا هەن لەوانە کامانە؟ بەڵێ دیارە میراودەلی میراودەلی ئەو چووکە خۆت میراودەلیەکەیتە پێشەوە. بەڵێ بە سیفەتی زۆرینە. بەڵێ مەلازادی تایە؟ بەڵێ با من بۆت باس بەس مەلازادە لەکوێ میراودەلیش ئەمە بە حکمی ئەوەی 11 تایفەین. بەڵێ لە ناو 11 تایفەکەی تایفەی ئەحمەداغای بەڵێ لە ناو تایفەی ئەحمەداغا هەشت کوڕی هەبووە. ساحی ئەحمەداغای لێرە بووە، قەرەنی ئەحمەداغای لێرە بووە، وەتمانی ئەحمەداغای لێرە بووە، ئەحمەداغای لێرە بووە لەگەڵ ماماغا. باشە مەلازادە لەکوێ هاتوو؟ بەڵێ سەبارەت بە هاتنی ئەوانە و مێژویان ئەوەی کە گرنگە ئەوانە 5-6 پشتە لێرن. بۆ منە مەلازادەمان هەیە، بەڵێ شێخمان هەن. ئەم شێخانەی کوێن؟ ئەم شێخانەش دەوترێت لە وەسوێنێ ڕاهاتووە. باشە بەڵێ باشە. وەستا یعقوبێکتان هەیە جوولەکەیە بنجوو؟ بەڵێ ئەمە کەسی لێرە ماوە؟ بەڵێ جومان هەیە کە دواتر بوونە موسڵمان کات خۆی وەستا یعقوبە کاری خمکاری کردووە، جوڵبەرجی ڕەنگ کردووە، کەسێکی دەستڕەنگین بوو، پیاوێکی باش بووە. دیارە هەر لێرەش خزمەتی کردو و وەچەی لێکەوتۆتەوە. بەڵێ ئێستا لێرە لێوە جەرگا. بەڵێ میراودەلین یان میراودەلینی؟ نەخێر میراودەلینین. ئەویش پێکاتەیەکن کە لە دێر زمانەوە لەگەڵ باوباپیرانی ئێمە کە لێرە لە دیەکەی ژیاون. حەسەنی ئاڵاڕەشی ماڵە ئاڵاڕەش حەمەلاو کە یەکێکە لەوانە ماڵی حەمەلاوی حەسەنی حەمەلاوی ئەوانە ئەوە لە بنەماڵی وەستا یعقوبن. خدرە سوور؟ بەڵێ ماڵی خدرە سووری کە بابەکری خلەزەردیشان پێ دەڵێن ئەوانیش لە قوڵەشارە ئەویش هەر لێرە ژیاون. باپیراغایی ماڵێ حەسەنی حەمەسووری کە حەسەنیان کە پێوتووە. ئێستا ئەوانیش کە بێشین خوان بە بێشیری دەزانن لە قەڵازێ دەژین و بەڵێ مامەسا موفق تۆ شخصی تۆ بە 9 پشت کە حسابت کرد ئەگەری تۆ سەر فەقێ ئەحمەیدا ڕەشمانە میری یەکەمی بابان میرنشینی بابان وایە؟ بەڵێ باشە. کەواتە میراودەلی کێن و لەوانن لە کێیانن؟ بەڵێ خۆی میراودەل لەگەڵ ڕۆستەماغای دوو برا بوون، کوڕی میربۆداغ بوون. میربۆداغ کوڕی فەقێ ئەحمەدی دارەشمانە بووە. بەڵێ لە ڕۆستەماغایی کە ڕۆستەماغایی لە گردشخاڵی ژیاوە ڕۆستەماغا ئێستاش ڕۆستەماغایی زۆرن کە لە قەڵازێ نیشتەجێن لە سنوورەکەی نیشتێن لە زۆربەی دێهاتی نیشتەجێن. میراودەل لە نورەدینی بووە لە 4 مایلی ڕۆژهەڵاتی شاری قەڵازێ لەوێ نیشتەجێ بووە. لە میراودەل 4 کوڕی هەبووە، حەمەداغا، مەحموداغا، خدراغا، هۆمەراغا. خدراغا و مەحموداغا بە نەخۆشی تاعون مردوون لە دەشتێ و نێژراون. ئێستا گۆڕەکەیان لەوەیە. حەمەداغاش هەر لەوێ مردو و لەوێ نێژراوە. دیارە هۆمەراغاش کە وەچەی تافەی هۆمەراغایان پێ دەڵێن. حەمەداغا لە ساڵی بەپێی ئەوەی کە لەسەر کێ لە بەردەکەی نووسراوە لە ساڵی 1950 لەدایک بووە، لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە. 6 ساڵ بووە. بەڵێ 6 ساڵ بووە، 24 کوڕی هەبووە. زیاتر لە دەشتێ و لە بەکاو لە هێرۆیە نیشتەجێ بووە. بە ئێوەڵەن میراودەلی لە میراودەلەوە دیارە ناوی ئاودەل بووە، پێیان گوتووە میرێکیان بۆ زیاد کردووە بۆتە میراودەل کە ئێستا ئێمە پێمان دەڵێن میراودەلی. باشە بەر لەوەی میراودەلی بێتە ئێرە پێم وابێ لە 1800 بە دواوەیە 1950 نازامیتر بچەنە میراودەلی بێتە ئێرە کەسی تیانە بۆ تەنها نەتەوەیەک نەبێ یان با بڵێن تیرەیەکی کوردەواری ڕسان پێڵەن سەکر. ڕاستە؟ ڕاستە بەس من یەک شتی کە یەک ئیزافەی کە بۆ حەمەداغای دیارە حەمەداغا 24 کوڕی هەبووە. ئەو کوڕانەی بەسەر ڕۆژهەڵات بەشێکی لە ناوچەی ئێران و لە ڕۆژهەڵات تام هاوات نیشتەجێ بوون، بەشێکیان لە منطقەی شارباژێر ڕووماوەت، بەشێکیان لە پشدەر نیشتەجێ، بەشێکیان لە مەرگەر. ماوەتیش لە شارباژێڕ لە شارباژێڕیش. ئێستا چەند تایف بۆن بەشێکی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەن لە کوێن
لە ناوچەی ئالان تا ناوچەی ئالانی سەردەشتا بڵێ و هەروەها تا دەگاتە مەهاباد باشە باسی سەکرم بۆ بکە ئێرە سەکر خاوەنی ئێرە بووە پاشان بەهۆی ناکۆچیە چیە بێت ئەوان ئەڕۆنەچن بۆ کوێ خۆی بۆ مەسلەی ئەوەی کە سەکر خاوەنی ئێرە بۆ بە دیاریکراوی ئەوە نە بە بڵێ 100 خاوەنی دیەکە هەمووی هاتو چوونکە پێکاتی کەشی لێ بووە لەگەڵ سەکر لێی بۆ کە دوای سەکریش هە لێرە نیشتەجێ بوون و لێرەشن چون بۆ کوێ هاوسنوور بوون و تێکەڵ بوون سەکر لەگەڵ میراودەلی هاوسنوور و تێکەڵ بوون وەکو دێهات وەکو زەویزاریش لەسەر کێشەیەکی کۆمەڵاتی ئەوە ڕۆشتون بەڵام لە چۆمی ئەپڕیتە ئەو نووسرا زەوی سەکر ڕاستە کات خۆی دەوترێ بۆ نەلەدەیەکەی بەشێکی سەکری لێبوون بەشێکی سەرەکی بەڵام خەڵکی کەشی لێ بووە ینی لەگەڵ میراودەلەکانیش هاوسنوور بوون و هاوخاکیش بوون لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی ئەوان دیارە بەڵێ شەڕ و کوشتار لە نێوانی هیچ کەسیان نەماوەتە لە پشدەر لە حتا لە بێشیریشان ماوە خەڵکی باش ئەوم بۆ بدرە دەست یەک شتی کە بڵێ ئەمریکا بە ئاماژەی پێ بکەم بڵێ گاخۆریشی لێن یا حافیز گاخۆر ئەوانش بنەماڵەیەکن لێرە بەڕاستی پێویستە ئاماژەیان پێ بکەین ئەمە لە سەردەمی ئەڵێ عوسمانلیەکان کە هێرشیان هێناوە بۆم ناوە نازانم گوێرەکان ناوە بەسەر شانیانە گایان بەسەر شانیان بەڵێ خەڵکی زۆر بە تااقەت و بتوانابوون دەوترێت کە گیان بە شانداداوە و پیانوتون دەست کاک عباس میراودەلی کاک عباس لە ساڵی 1920 بە دواوە مەلیکی کوردستان بیخە لای دەمت مەلیک مححمودی کوردستان هاتوۆتە گوندی بێشیر ڕاستەمە زۆر ڕاست بۆچی هاتووە خۆی لەبەرەوەی بێشیر ڕۆڵشی گرنگی هەبووە لە بەرەنگاربوونەوەی هێزی دایریکەری کوردستان زۆربەی سەرکردەکانی شۆڕش سەردانی بێشتیانکردنەوە لی مامنێتەوە یەکێک لەوانە شێخ مححمود نمر بەمەبەستی پشگیری شۆڕشەکەی و هەروەها پشگیری سمکۆش کاکیش هاتووە ئایا میراودەلی پشگیری شۆڕشی مەزنی مەلیکی کوردستان شێخ مححمودی کردو بەڵێ کاتی خۆی حاد ساڵحقا کە لێرە نوێنەری ریسپیت ئێرە بۆ تافی ئەحمەداغای بووە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە پشگیریکردنی هەباساغای کە لەگەڵ شێخ مححمودی نەمر بووە لە ساڵی 1922 پێم وابێ سمکۆی شکاک لێ قەومێ لێرە باوشی بۆکەنەوە بەڵێ سمکۆی شکاکیش دیارە لە ڕێگای نێوەندگیری شێخ مححمودەوە هاتەوە ئێرە باکی شێخ مححمودەوە نێوەندگیر بۆ لە بینی میراودەلی و سمکۆی شکاک هاتووە لێرە ماوەتەوە و پشگیریشی کراوە لێرەوەی سمکۆی شکاک لە جەنگی ڕووس کە ویستەتی پەلاماری باشووری کوردستان بات پێم وابێ میراودەلی بەشداری کردووە بەڵێ بەپێی ئەوەی ئەو مێژووە زارەکیە تا ئێستا لە هیچ شوێنێک نەنووسراوە دوو شەهیدی ئەو گوندی بێشیرەمان هەیە کە گۆڕەکانیان ئێستا لە نزیک ڕەبەتە تا ئێستاش نهێنراونەوە گۆڕەکانی هەر لەوەیە باشە ئەو بۆ هەر بۆ زیاتر دۆڵەمەندکردنی زانیارەکە ئەو کاتە ئەفسەرێکی رووسیش بەدیل گیراوە هێنراوەتە ئەو گوندی بێشتێ لە هەڵشۆ ماوەیەک ماوەتەوە لەبەر ئەوەی سزن و زیندان نەبووە لە ماڵە باپیری حاجیاغای خزمەت کراوە ماوەی دوسێمە کە تا دەوت تەسلیم کراوەتەوە لەگەڵ ڕووس ئەو شتێکی زۆر باش بوو ئەگەر بم دەیت و دەست کاک مامۆستا موفق موفق دوو کەس هەبووە لە پشدەریەکان حەسەنە خڕەویکان حەسەنە شەلیا کوێرە شتێکی وای کوێر ئەم دوانە حوسنی بەگی سەرکردەی عوسمانلیەکانی ناوچەی پشدەر کوشتووە ڕاستەمە باڵێ ڕاستە هەر ئەوانیش لە کوێ شەهید بوون ئەو دوانە ئەوانش لە شەڕی ڕووس دیارە شەڕی ڕووس لە ساڵ 1940 بۆ ساڵ 1970 لەو ماوەیدا بەردەوام بە لە سنووری سەردەش دیارە تاکە سنوور بۆ کەنیان هێشتووە پشدەریەکان دیارە تێکڕای پێک هاتە و پێکهاتەکان بە سەرکردایەتی بەڕاستی میراودەلەکان نانهێشتووە هیچ کەسێکی ڕووس بە تایبەتی هێزی ڕووس بێتە ئەم دیوە بەڵێ ئەوانە لەوێ شەهید بوون کە دەستیان نەبوو لە بەڕاستی کوشتنی حسنی کە دەسیدا بۆ کاری خراپە گوندەکانی دەوروبەری بێشیر کوێن بادینمان هەیە باشە مڕەمان هەیە دەروینەمان هەیە من ڕەچوم بۆی شڵەمرەمان هەیە جیرەمان هەیە بێکڵۆمان هەیە وەسوێنەمان هەیە تا چەند بەهۆی ئەم کۆرۆنایی کە ئێستا لە کوردستان هەیوا بەر و پاییز ڕوونێمە لە پاییزین خەڵک لە منتیقەکە پەیوەندی کۆمەڵایەتی هەیە یا خۆپارێزی هەیە وڵای پەیوەندی کۆمەڵاتی بەهێزە بەڕاستی خۆپارێزی کەمترەوە حقەتە با خۆپارێزی زیاتر بێت مەستوری مەستان مەستوری مەستان سێوی سەردەستایان مەستوری ئەمایان مەستوری گەن پاشی باڵی تۆی و نەگرن هیچ دۆستان مەستوری ئەمایان مەستوری گیان خاچی گوندی بێشیر ڕەقەن و بەردەڵان و چیایە ئەو دەمانە دەبا بە گا یان هێستر و یان کەران بچەڵدرابان لێرە وەستای داتاشینی نیر و ئامور و پێداویستەکانی جووت
کارامە و زۆر گرنگ بوون بە کارامەی ئەو پارچە و بەشانەی جووتیان دروست کردو بە تەنها خۆشیان نانی خۆیان پیا کردو و بە هەموو شێوەکان وە کۆمەڵگەیەکی بچووکی کوردەواری لە ناو گوندەکانی کوردستان هەموو پێداویستێکی خۆیان مەیسەر کردووە جگە لە شەکروچە. ئەوجا لێرە جووتیان کردووە تەنها گاسنیان کڕیوە بە ڕۆژێک توانیویانە تەنها جێی تەنەکەیەک تۆپکێڵن. ئەو دەمانە هەموو کار و فرمانەکان بەشان و بازوو بووە، درونە بەداس واتە بە زبارە بووە. ژنی شاوکاری پیاوی کردو و تێلەکێش و مەڵۆنانە و گێرەیان کردووە. ئەمە سەرڕای دابینکردنی ئاوی سارد و نان و دۆ بۆ جوتیاری کورد ئەرکێک و زەحمەتێکی زۆری بووە. هەر ئەو دەمەش دەنکە گەنمێک لای ئەوان نرخی زۆر بووە چونکە بە ئارەقی ناوچەوان پێیان کردو و سەرڕای سۆرکردنی جۆخێن واتە دەرکردنی گەنمەکە خێر و بێریشان لێ کردووە. گوندی بێشیر 12 کامیاوی بووە. 100 دۆنم دارستانی خۆڕسک واتە سروشتیان لە بەڕوو لە دارمازی هەیە و ڕوبەری گوندەکە 9 کیلۆمەتر چوارگۆشێ و کردی کشت و کاڵی هەفتە ژیانە لەسەر کشت و کاڵ و فەلاحەت و باخ و بەخێوکردنی مەڕووبزن و چێر بووە. لە 1956 خوێندنگە لە گوندی بێشی لە ناحەی هێرۆکراوەتەوە و یەکەم مامۆستا بەڕەحمەت بێکە لەم بینیا کۆچی دوایی کرد مامۆستا مەحموود ئەحمەد محەممەد بووە کە هەر خەڵکی گوندەکەش بووە. بابچینە خزمەت پور مریەم و مامۆسا مستەفا کە ئێمە بە شێوەیەکی موقت کردمان بە ئەنجومەن و سەرەتا بچینە ناو ژیانی پور مریەم و لێ پرسین. ئەتوو مستەفا نۆبەرەتە؟ بەڵێ خوالێن نەسەر لەگەڵوانی ئینشاءالله. هیچ خوێندەواریشت نییە؟ ناوەڵە نەچتە بەر خوێندن کارەوانیت کردووە کارەوانی و بەرخەوانی و بەخوای ئەرێوەڵا هەبووە ئەرێوەڵە ئەلێرم کاری لە ڕاندون ڕاز دەکەی ئەرێوەڵە دەگەڵ برادەران. بەڵێ بەڵێ بە ئەم وڵاتە ئێوە هینا بڵێن بەگا و وڵاخ ئەو شوێنە سەختەکان کێڵدراوە ئەوەختە هەر ماڵێک هەر دوو گای هەبووە بەکەران و بەگان و بە ئێستران و بە ئێسترانیش بەڵێ ئەرێوە باشە. ئەمە ئێستران هەبوو گا هەبوو ئەدی ئەوەی نیر و ئامور و ئەوانی دیچی پێ نیر و ئاموریان پێ دەڵێن ئیدەدارن. چێ دەیتاشی چێ ئەوەی دەکرد؟ وڵی پیا دەدیدا بوو پیان دەگوتۆ ساخدر خدری حەسەن و حسێنی بەڵێ ئەوی حی بنەبێت دروستی دەکردن. چیتر لێر دروست دەکرا؟ وڵی جا هەر ئەوە دروست دەکران ئەوی دەمێ بەڵێ ئەوی دەمێ ئەدی خەڕات نەدەهاتن بۆ ێرە بێژنگتان بەێ وڵا خۆ خەڕات زۆر دەهاتن هەرێوەڵا بێژنگ دروست دەکردن و قەڵبیرن دروست دەکردن و بە پارە بوو یا بەهێلکە و وڵی بە پارە بوو هەبوو پاران دەدان و هەبوو ساوارن دەدانێ و بەرە شێون دەدانێ و ئاوە. ئەو مەملەکەتی ئێوە مەملەکەتێکی ئاسیە پێم وابێ ڕەزەتری باشتان هەیە پور مریەم ئەمە خەڵک بە کەروباریان بڵێ بەێستر هەنار و ترێوانی دەبردە گەرمیانی لە بۆ بیدا بە خوارێوەڵا دەشیان برد هەریوەڵا هەموو دەشان برد بە گەنمیان دەدا دەهاتنەوە سەر بەسەر لا گەن ولاک وانێک تایەک باڵێ ترێ تایەک گەن باڵێ ئێوە گەرمتان کەمە بەخوای هەبوو بەڵان هەبوو هەموو وەڵان نان بوو ڕاست دەکەیت ئەوانی دەسوونە گەرمێنێ کەستان چۆتە گەرمێنێ ئێوە ناوەڵامە کەسمان نەسووتە گەرمێنێ ئەمە الحەمدلله بە خۆمان هەموو شتێکە بووە. بەڵێ ئەدی خۆ کانیاو لێرە نزیک نەبوو بە چ ئاوتان بەشانی بەتەنەکەی و بە وان دیزە و گۆزان و بە دیزە و گۆزان دیزە و گۆزان لەکۆ بوو وڵا دیزە گۆزان لە هێرۆ دەکڕێن ئێستاشن وەسای هەلێ هەیە دێلان دەکرێن ئێستاش تەندوران و شاری هێرۆ مەملەکەتی هێرۆ مەشهورە بە تەندور بە دیزە و گۆزان وەستای چاکچاکی لێ بووە کەس لێ ئێستاکانی ئەو تەندورە لەوان کڕون ڕاست دەکەیت کەس لێ دەناسی وەستاکان ژن دروستی دەکرد شەر بێ دروستی دەکەن ژن بەڵام وەڵاهی نان ناسم ڕاستی ئەرێوەڵا نان ناسم بەڵێ ڕاست دەکەیت ئەی خمکەر هەبوو لێرە شەر بە زەمان من خمکەر نەبوون بەڵام پێش ئەوی پێشەوی دەوێت قەدیمە دەگەڕنەوە دەڵێن هەبووە وەڵان ئەمن بەبیری من نا ئەدی مامانی لێ بوو ئەو منداڵ بەڵێ بەڵێ مامانی لێ بوو وەڵایی بەڕەحمەت بێ ئامۆژ حەلیم بوو هێرۆی بوو هەروە پورەمین بوو داکێ کە حەسەنی و بەڵێ ئارێوەڵا ئەوە یارمەتی خەڵکیانەدا بەبێ پارەش سەلکە سابوو نەکشەکیان دەدا بوو بەڵێ ئەدی دەستگرەوەیەک ناوە گرەوە
وڵا ئارێوەڵە هەموو شتێکە بوو ئارێوەڵە ئەو دەمە خستەخانە نەبوو ناوەڵا خستەخانە بوو نەبووڵە بەڵام لە شتان ساخ بوو ئارێوە درەوت کردیە درە و درونەوەمانت کردیە بەخوای ناوەڵا نەم کردو بەڵان بڵێ ناگام لێ بۆگە کردوانەوە ئیوە نانم بۆ بردون و بۆ سەر خەرمان بەڵێ هەبوو چیان بۆ لێ ناون لەوێ و ئارێوەڵا ئەدی ئەو بەچی سار دەکرد جاران وەڵا هەلەکانێن ڕداینە کوندە بە دیزیێن دەینا بە گۆزن دەینا و پەڕۆن تەر دەکرد و سەرشیرە و تێن وەدەگرت تا گەرم نەبێ بەڵێ قۆتانی شە بوون و قۆتانی چیە بەڵێ ئەوە لەو دی لە ڕۆژەڵاتی کوردستان پێی دەڵێن هەرزاڵ ئارێوەڵە هەرزار ڕاست دەکەی ئەدی باشە لێرە ماڵە خەزوران هینیان هەبوو مەسینی حەوت جۆش و ئەمانیان هەبووە ئەگە من هاتمە ماڵ ئەحمەداغای حەوجۆشیان هەبوو زنجی هینە بوو منجڵ هەبوو هات زنجیردار بوو ئەویان نەبوو بەس ئیدەمە زیان هەبوون بە زنجیردار نەبوون ئەی سمدم والله سندیشیان هەبوو هەیە بوو ئەزای بۆ چێوە زنجیر بوو لە بۆ قاچی وڵاخی دەیان بەسەوە هاان بوو هیان بوو ئەرێوەڵە کەوجیری ئەوە مس و ئارێوەڵە هەموو ئەدی بەچی ئەویان سپی دەکردەوە وانێک دەهات مزگەر دەهاتە ئێرە بەڵێ تێدا حیب نەبێت دەچۆتێ و دەمەلاقانی وانێک دەکرد و جادەوە شتێک پێوە دەچان بریقەی دەکرد ڕاست دەکەی داگوتەوە سپین کردوێتەوە باشە لێرە بوزوو دروست دەکرا ئەرێوەڵە وەڵی جابوو ئەمن بووم ئێکی دی بوو بڵێ لە مەرەز و لە ئەوەش بەڵێ تێکەڵتان دەکەوانە بوو ئەرێوەڵە چکە مەرز کەم بوو بەڵێ جاوانێکە دارن دەچەقاندن کۆڵەکە و لەویلان جامێک کەسری لەگدادەنا و لەولان جامێک کەسری لەگدادەنا و گڕۆڵەکی ئەوێندە و ئێک دەچوو بوو لای دەیهاویشتە سەری ئێکی جەچەوە بوو لای سەری داتەوەی لای سەری داویشت و جادان دەبژارت و بەڵێ وانێک و ئەوڵای پیرۆ دەبوو جاران جۆڵا بوو بیرت دێ ئارێوەڵە بیرت دێ ئەدی تەشیان دەڕست لێرە تەشیان ئەرێوەڵا دەڕست تۆشیان ئەمن بۆ خۆم نەڕست ڕاستی ئەزانم ئەوی دەمێ ژیان خۆش بیایست وڵاوی دەمی بۆ وڵی ئەوی دەمی دڵپچاتر بوون ڕاست دەکەیت دا ئەوم بۆ بدەرە دەست مامۆستا مستەفای کوڕێت مامۆستاشە و ئەنجومەنی گوندی شمیە دەستی وەڵا ئەتکەێنە ئەنجومەن لەبەر ئەنجومەنتان نییە ئەتکەێنە ئەنجومەن کاک مستەفا بەڵێ چەند کانیاوتان هەیە لە بیخلای دەبێت بەڵێ لە گوندەکە کانی مامبرامی 12 کانیە ئەدی چەند دووەنم دارستانی خۆڕسەکیان بڵین سروشتی هەیە لە ناوچەکە دارستانی خۆڕستی کۆزام 90 دوونم بڵێ دانەوانە باشە چڕترین شوێن گۆڕانە و بەربانەیە ڕاستەکە ڕوبەری بێشێر چەند کیلومتر 12 کیلومتر چاگۆشەیە بەڵێ باشە باشە بێشیر کەرتی کشتتوکاڵی ژمارە چەندە 7 ڕحمە لە بابت چەند بیری ئیرتیوازستان هەیە لێرە یەک بیری تازیمانەیە 170 مترە لە سەروی گوندە بڵێ بەشی هەمووتانەکە ئاشی هەموو گوندەکەی دەکا بڵێ بۆ خواردنەوە بڵێ سوێر نیە باشی کارەکانی تریش خۆ سوێر نەبوو داکرد بە ئەوەی هێناوێتی بە کوندە ئەوی هێناوە ئەوانیان بەڵێ باشە کاتی خۆی لێرە میراوە بۆ میراو کاک مستەفا لای دەم تۆ میراو هەبوو بۆچی دانرا ئەو میراوە سەرە و نۆرەی دادنا بە کشت و کاڵەکانە زەوی بە زەوی پێدا دەهات دایانداشت یەکێک دەگوت تۆ نۆرەتە بەبێ قسەی میراو کەس ئاوی بەرنەدەداوە ینی یاساژی وەکو یاساژی دا باخات چەندی تای ئێرە باخات وەڵا لەوانەیە 40 باخێک بێ 30 باخێک بێ بڵێ باشە لە بەشیر لێرە بێشیر لێرە لە ساڵی چەند خوێندنگا کراوە لە 1956 یەکەم مامۆستا محمود ئەحمەد محەممەد کە مامم بووە خۆش 15 ڕۆژێک 16 ڕۆژە خوالە خۆش ئەفریقا ئەمری خوای باش ئەمە چۆن بوو مامۆستا وڵای وەختی خۆ باپیرم کوڕێک خەڵکی ئەم گوندە بێت بۆ خۆی بخوێنێت و دوایش ببێتەوە مامۆستا باپیرم ئەندام پەرلەمان بووە لە 44 بۆی ئەوش خوێندی کوڕی گەورەشی بووە ما محمودم ئاغای باپیرێت ئەندامی پەرلەمان باشە لە 22 نۆی 1970
ڕاگوێزراین بە بۆنی پشتێنی ئەمنی و حکوومەتی بە ئاسی فاشیزم ئێوەی ڕای گواستین بڵێ بۆ دوگای زۆرم لێ پێ ماڵ ئەو کاتێ 64 ماڵ 64 ماڵ بوون ئیستا چەند ماڵ گەڕاوەتەوە ئێستا 35 زۆر گەڕابەوە بەس ئێستا کۆچیان کردو جارێکە 35 ماڵ چەند شەهیدتان هەیە بە هاوڵاتی بە پێشمەرگە بە هەموو ئەوەی کە شەید بوو ئیتر گیانی بەختکردن لە پێناوی وڵاتەکەی وڵا ئاشنۆدەیەکمان هەیە 12 شەیدتان ئەی بریندار برینداریشمان هەبوو زیندانی سیاسی هەویشمان هەبوو بەڵێ هەمووتان هەبووە هیچمان هەبوو بەڵێ هەموو قوتابخانەکە کراوەیە ستا کراوەیە بەڵێ بە خوێندکارەکان دەڵی خۆتان پارێزن ئێمە خۆمان لەم بڕگەی نەپاراستووە لە کۆڕۆنا بێ پێیان بڵێن بەڵێگە داوامدانەرەوە خۆ بپارێزن و گوندی دەوروبەریشن هەموو داخراون بەس گوندی بیشیماوە سابادین وەکو مەکتەبەکان مەکتەبی بادین مەکتەبی دەروینە مەکتەبی مڕا گیرا وە سوێنە هەر ئێوە یا گوندی دیش گوندی کەش بۆ دێن گوندی مڕا خوێنکاریان دێن دەرونا بادین بێموش من دەسم دامێنن یەکەم جار بڵێ بە خوێندکارەکان بڵێ خۆیان پارێزن دووەم واز لە مەکتەب نێنن هەر چاوەڕوانی تۆمەیە بەدەستی تۆی ئاسیرەیەم لوتفێکرد نابوو بۆمەیە لوتفێکرد نابوو بۆمەیە. قەڵاتزێ لە ساڵی 1940 کراوە بە قەزا و لە ساڵی 1970 ڕژێمی فاشیزمی عربی بەعسی عێراقی ئەو وڵاتی تێک و پێکداوە هەموو ژیان و مێژوو ئابووری و یادگاری سەرتۆپی پشتدەر ڕائەگوێزێ و وڵاتەکە شوێرانەکە ئەمما هێرۆ لە ساڵی واتە ناحی هێرۆ لە ساڵی 1964 بەدواوە ئەکرێت بە ناحیە لێرە لە گوندی بێشیر کوردی جوولەکە ژیاون چەند بنەماڵێکیان لێرە بووە لەگەڵ کوردی موسڵمان لێرە ژیاون دیارترینیان پیاوێک بۆ ناوی یعقوب بووە یعقوبی جوو لە گوند خەریکی خمکردنی جلوبەرگ و خام بووە کە سوکارەکەی هەر ماونەتەوە بوون بە ئیسلام لەم گوندا واتە بێشیر هەشت ناوچەی شوێنەوار لێرە تۆمار کراوە بە ڕەسمی لەوانە کۆنە قەڵات کە شارێکی ئاشووری نشین بووە ناوچەی دێلۆمەر ناوچەیەکی سەربازی ئاشووری بووە کان ئیسماعیل ئاغا شاری ساسانەکان لە سەرەتاییەوە بووە ناوچەی خڕی قەبران و ناوگوند ئاشووری و مادەکان بوونیان لەوێ بوو و قوڵەشار شار بوو وشکە دۆڵ و بربانە ئاشکانی و دواتر مەگدۆنی دروستی کردووە لە سەر و گوند 6 ئاشی ئاوی لێبووە کە لە چەمی بێکڵەوە دێتە خوارێ بۆ ناو گوند 6 جۆگەی ئاودێریان لێداوە جۆگەی ئاشان جۆگەی پاچکار دۆڵی سەرێ بەردەرکان خوار ئەوجا جۆگەی کۆژیلە چۆمی بێکڵۆ سەرچاوەکەی لە کێلێ لە کانی پور ئامان ڕژێتە گوندی بێشیرەوە 8 گۆڕستانیان هەیە 4 لەوانە بەر لە ئیسلام گۆڕستانی بادەڵێن و کە کوپە و دەخمەی زۆری تیا دۆزراوەتەوە هی غەیرە ئیسلامەکانە بە تایبەتی زەردەشتەکان و ئاشوورەکانیش گوندەکە دێرینە و ئەهلی قەڵەم و خوێندەوارن لەگەڵ ئەمانەشدا لە سەرجەم شۆڕشەکانی کوردستانی باشوور و ڕۆژهەڵاتیش بەشداریان کردو شێخی نەمر مەلیکی کوردستان لەگەڵ سمکۆی شکاک قائیدی شۆڕشی ڕۆژهەڵات لەم دێژیان و دەور و کاریگەری زۆریان بووە لە بواری شۆڕش و یاخیبوون و ڕاپەڕینەکاندا علی دینگە و حەسەن ئاڵڵا ڕەشی مەحمودی باسی لەو تەوارە ناکەن با بچینەکەنان و سەرەتا لە علی دینگە پرسین و پێی بڵێن کاکە علی دەڵێن بنەجویت واتە لە جوولەکەەوە بووی بە ئیسلام شتی وای ڕاستە بەڵێ دیارە وەستایە قۆخە بووە لێرە کاتی خۆی جوولەکە بووە خمچی بووە بەڵا خمچی بووە ئەوانە باپیرە گەورەی ئێمە بووە کە جوولەکەکان ڕۆشتنەوە بۆ ئیسرائیل و دەوڵەتیان دامەزراندووە ئەو نەگەڕاوەتەوە ئێوەش لێرە ماونەتەوە ژنتان لە شوێناوە ئەو باپیری یعقوب ئەو باپیری یعقوب نازانمشنی لە شوێن نازانمشنی لە شوێ هێناوە وەکوشن هێنان لە کامتیرە هێناوە لە شوێ هێناوە بەڵام بڵین باپیری خۆم لە تافەی نیگاران هەیە تافەی ئەسەنەخڕی کە ئەوەی حوسنی کوشتووە نەنکەم ئامۆزای ئەوە بەس من شتێکم بیست باوکرد ناوی قادر حەسەنە لە کۆڕەوە مەزنەکەی کورد ئەوەی حیزبی باسی فاشی عەرەبی ئێمێڕاونە شەهید و کەس نەیزانی ئەسەریشی نەما بەڵێ وابوو لە گۆڕیشی نیە بەڵێ لە باسییان لە کاتی هاتنەوەی ڕژێمی بەعس لە 1 چوار
لەوێ ئەوان بە مەبەستی بەرگریمانەوە تارە لەیدان شەهید بوو بابم نازانین گۆڕەکەی لەشێخەوە کاک علی لە گوندی بێشیر بە تەنها بێشیر پشدەر ناڵێ بەڵە پێشیر پشدەر هەمووی وڵاتێکی مەزنە 1970 پاشای ئاشوورەکان هاتووتە ئێرە ئەوە باز ناکەین ئەوە باسەکەین لێرە هەشت شوێنەواری دێرینی کۆنی سەردەمی پێش ئیسلام هەیە یەک لەوانە کامێ بەڵێ ئەمە هەشت ناوچێ شوێنەواری مێژووی کۆنمان هەیە کە مێژووی 3200 ساڵ بەر لە ئێستا تەسبیت دەکات بەڵێ زۆر باشە کۆنە قەڵاتە هەیە کۆنە قەڵاتمان هەیە قەڵاتی دیۆلۆمەرمان هەیە دیۆلۆمەر سەربازی بووە قەڵایەکی سەربازی بووە بەڵام کۆنە قەڵات ئەوە هیچ نیشتەجێ بوو نیشتەجێ بووەکان بووە بەڵێ باشە ئەی کانی ئیسماعیلاغا کانی ئیسماعیلاغاشمان هەیە کە لەگەڵ ئەوە ساسانی سەرەتا خڕێ قەبران ئەوی شەردەگەڕێتەوە بۆ سەردەمی میتانی و ئاشووریەکان هی سەردەمی ئاشووری و مادە ئاشووری و میتانی ئاشووری و میتانی ئەی قوڵە شار قوڵە شاریش بە هەمان شێوە بەڵام ناو دێمان هەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی مادەکان بەربانە بۆ سەردەمی ئەشکانی و مەکدۆنیەکانە ئەوە چەند گۆڕستان هەیە لێرە گۆڕستان چوار گۆڕستانی پێش سەردەمی ئیسلاممان هەیە پێش سەردەمی ئیسلام دوای سەردەمی ئیسلام لە دوای سەردەمی ئیسلام 6 گۆڕستانی لێرە کۆمەڵی ئاشە بۆ ئاش بەڵێ ئاشی ئەو ئاشە ئاوەکەی پێگەڕاوە ئاوەکەی تراوە بە ئاشیشتر ئەو بەڵێ ئەوە لە دۆڵی بێشیرن ئاشەکان بەڵێ زۆر کۆنن نانای سەردەمی ئەمەنین سەرەتای سەدەی 19 سەدەکەیکان بەڵێ نەکە ئێستا ئەو بۆ بەرەدەست کاک حەسەن ئاڵڵا ڕەشی مەحمودی وایە کاک حەسەن بیخە لای دەمتەوە کاک حەسەن ئەوەی تەنیشی هەر ناوی کاک حەسەن ئەو بە سەزمانەیان گر لەسەر تۆ هەر کوشتیان بەس خۆبی ئەبێ زۆر جار بەسەر چاومدا دەتەڵە سە تۆ گیراوم ڕاستەکە قاچی مینێ باشە بینە سەر مێژوو ئەڵێن لێرە سەکر و نورەدینی لێ بووە ئەمە ڕاستە ئەوە زۆر ڕاستە نورەدینی لێرە لە پشدەردا دوو عشرەتی گەورە هەنێکیان عشرەتی نورەدینیەکیان عشرەتی میراودەریە ئەمە بۆ خۆمان ئەمن بۆ خۆم نورەدینیم عشرەتی نورەدینیم سەرەتای دروستبوونی ئەو گوندە بنە ماڵی ئێمە لێرە هەبووە زۆر باشە بینە سەر شۆڕشی نوێ لە شۆڕشی نوێ بابت و داکت لێرە بوون ئەتوو لە ڕانیە بووی نازم دەتوێن زۆر ڕاستە دیتەوە بۆ ماڵەوە دایک و باکت ماز دەکەیت و شەوەک سەعات دوو دایکت دەڵێ حەسەن هەستە ڕاست چ بوو من تۆزێ مەترسیم هەبوو شەوەیەک دایکم بانجی کردم سەعات دوی شەوێ کوتی هەستا هەر ئەلێر لە بێشیر لەسەر بانی خەوت بووین کوتی هەستا سێ چەکدار ئەوە هەستا هاتوونە لای ئێمە و داوای تۆ دەکەن منیش ترسێکم هەبوو بەڵام چووم کە چووم سەرەتا نەمناسین شەو بوو چرا نەبوو سەعات دوی شەو بوو دوای ئەوەی کە دانیشتین گفتوگۆیەکمان کرد لێ پرسییم نامناسی لە ئەنجامی قسەکردن و ئینە تێگەیشتم ئەوە حەسەنە کاک حەسەن ئەو برادرت ناوی حەسەن بوو بەڵێ کوڕێکی دوای شەیدبوونی خۆی کوڕێکی بوو ناویشان ناوە حەسەن سبحان الله هزار سڵاوی لێ بێ باشە یەکەم پێشمەرگەی ئێرە چێ بوو یەکەم پێشمەرگەی ئێرە لە ساڵی یەکەم پێشمەرگە حەسەن بەڵام پێش حەسەن حاجی خدراغا بەخۆ بە کوڕ و برازایەکانی بوونە پێشمەرگە بەڵام دوای ئەوان تەسلیم بوونەوە دوای حەسەن بۆتە پێشمەرگە یەکەم پێشمەرگە کە دیتم حەسەن بووە شەید بوو شەید بوو هزار سڵاو لە گیانی پاکی بێت تۆ لە مانگیەکی هەفتاونەوە بێ پێشمەرگە لە کۆ لە قواتی پشدەر هەبوو کاتە دوایی لە لقی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان باشڵێ هەتاکەی پێشمەرگەی مامی گەورە تا ئەوڕۆ پێشمەرگەی مامی گەورم و هەر پێشمەرگەش هەر پێشمەرگەش دەبم تا دەبرم هەر یەکێتیش دەبوو ئەتۆ نوێنەری جەناوی مامجلال بووی لە مەڵبەندی چواری پشدەر بەڵێ وانە بوو بەڵێ ئەی ئێستا لە پرساوی ناوەندی کۆمەڵاتی ڕاپەڕینم بەشداریشان لە شەڕەکانی دژی داعشی داعش بەڵێ چوینە خانەکەین سڵاوتان لێبێ ئەوە بەردەست کاک حەسەنەکەی جانا من دەمەوێشتی چکت پێ بڵێم ئاخرەمە ئەمە چەند پێشمەرگەمان هەن زیاتر لە 5 پێشمەرگەمان هەیە بەڵێ چەند شەیدێکیشمان هەیە لێرە کرد شەیدی پێشمەرگە شەیدی سەنگەرمان چەندانەیە بەڵێ دوو شەیدی سەنگەرمان هەیە پێشمەرگەی دێری نیشتان پێشمەرگەی دێرینمان هەیە بەڵێ بۆ خۆشم برینداری پێشمە سێزار لە ژیانی پێشمەرگاتی لەسەر تۆ بریندار کراوە بەڵێ بریندار حەسەن جان
بەپەلە یەک دوو کەلیمە قسە بکەین تۆ لەگەڵ حسێنی براتە دوانن دوانن مالیتان چەنە هەرکمان 53 کامتان پێشکامتان بەدەق من بدە دەقەچارێک باشە حسابیشم بۆ دەکرێت حسابیشن بۆ بە پاسپۆرتی تۆ چوو بۆ خارج من پەساپۆرتم دەرهێنا و کاتە خوا عافیکە تاقمەی گیرا سمای شەفیقمان ئەدام کردن ئەمن چوون بۆ مازان ئەوانی بە پەساپۆرتیم لەگەڵ حەمیدی مامە حادمی حاجابڵان چوون بۆ خارج ئەی باشە شەڕی کردووە لەگەڵ بەڵێ وەختی خۆی لە هەفتاکان شەڕێک بوو خۆی ئەودا شوعی پاتی بوو بەڕاستی ئەمە ڕگەزی شوعەکان بووین کەنی برام شوعی بوو لەگەڵ جەماعەتێکە شەڕ بوو بە شەڕ کرد بوو بە شەڕ ئەوان دەسەڵاتان ئێمە گیران کە ئێمە گیران حوسێنی برام سجن بوو ئێوارە نێوەرامی خواردم بۆ دەبێت ئەو دوای پاسکیل بە پاسکیل چووم و خواردنەکە بردە ژوورێ ئەو مای ڕۆبیتەن لێرە بوو خواردنەکە بردە ژۆی بە حوسێن کوتم چۆ بدەرێ تان چۆن وەکتم چۆن نابێ بام کوتی کو حوسێن تومە سزن کوتی ئێستا لێر وەکتم ئاخەم لێ جێگای بووم خۆم شوجادێتەوە چۆشی وەکتم وڵاتە بەس لە پۆلی چوار من زۆر زیرەک بووم ئەویان دەرچوار منیان ڕاستی بکرد تۆڵێ لێکردمەوە ئەی لە ماڵۆ شوشش ئەرە وڵای لە ماڵەوە تۆ هیلاسیکوانە بۆ ئەمە لە باتی من ئەوەی کرد ئەمیش تۆپی لاسکەم شوشەکەم شکان کەشکاندە خانکمان دووقات بوو خوا ئافریکا گوێم لێ بام ماتەوە کتی ئایشەیەکتی بەڵێکتی چێ شوێشکان کتی حوسێن کتی حەسەن شکاندی تی وەڵڵاهی دەبێ بشین و مۆریکەمەوە وەڵام خۆم مارکرد لە ژێر زەمین هەتا لەویدا کە لەویدا کتی کوڕەوە حوسێنە کتی تازە لێمدا وەڵام سوم لەگەڵ مێردی پورم شێهاتینەوە ماڵەوە ئاش بینەوە لەگە بام ئافری کردمەوە ئەو سەردەمانی گوندی هێرۆ کراوە بە ناحەیە مێژوویکی ڕوونی نییە بەڵام بە مەرسومی ژمارە 46 لە 1970 بە ڕسمی هێرۆ کراوەتە ناحیە و 18 گوندی بە تەواوی ئاوەدانە و 6 گوندیان ئاوەدان نین عەبدولغەفار مەحێدین یەکەم مدیر ناحیە بۆ پێم وابێ عەرەب بووە 6 ساڵ ئەم ناحیە تەمەنی بووە چونکە لە ساڵ 1970 حکوومەتی داگیرکەری عێراقی سەدامی فاشیزم بەهۆی پشتێنی ئەمنیەوە زیاتر لە 2000 گوندی ڕاگواست واتە لەسەر سنوورەکان دەستی جوتیاری لە کارکردنەوە کرد بە دەستی بەتاڵە و بێکاری لەگەڵ ئەمەشدا لە ئۆردوگا زۆرە ملیەکان کە بە سوپای عێراقی داگیرکردنرا بوو زیندانی کرابوون هەر لەسەر تەرزی ئۆردوگا زۆرە ملیەکانی هیتلەر گەلێکیان لە داخانە بە نامورادی سەریان نایەوە لە ئەو وڵاتانە ئەم مەملەکەتە جوانە بە یاسای بەعسی عەرەبی فاشیزم بوو بە زەوی سوتا و قەدەغە کراو خوێندەوار لەو ناوچانە دەستگیر کرابە لە سێدارادران نەخوێندەواری زیندانی هەتاهتایی ئەکرا ئەگەر لەو ناوچان دەستگیر کرابان ئەمەش لەبەر هیچ نەبوو تەنها لەبەر لەباربردنی شۆڕشی نوێ و پێشمەرگە و فەلسفەی مەزنی شۆڕژی ڕیمام جەلال بوو بەڵام بەعسی عەرەبی سیاسەتێکی فاشیلانەی پیادە کرد کە لە ئاخریدا سەری خۆشی و سوپا پڕ لە فاشیستەکانی عەرەبی خوارد با بچینە خزمەت بەڕێوەبەری ناحیەی هێرۆ کە بە سەردان لە گوندەکەی بێشیر بوو هاتووە لایەن لەگەڵ مام حەسەنی میراودەلی کە بابی لە ساڵی 1941 هەتا 43 ئەندامی پەرلەمانی عێراق بووە با سەرەتا لە مافناس محسین حوسێن بە ڕێوەبەری ناحیەی هێرۆ بپرسین و پێی بڵێ لە چ ساڵێک گوندی هێرۆ کراوە بە ناحیە و مەرسومی جمهوریەکەی ژمارە چەند بووە ژمارە 46 یەکی ساڵی 1970 فەرمانی بوون بە ناحی بۆ دەچوە لەکوێ لە حکوومەتی ناوەندی ئەزام لەکوێ هەر ناو گوندی هێرۆ بەڵێ بەڵێ ناو گوندی هێرۆ یەکەم بەڕێوەبەری ناحیە کێ بووە عەبدولغەفار مەحیدین باشە ئەم ناحیە تەنها 6 ساڵی خایاندووە بەڵێ لە 72 بۆ 1970 بە بیانووی پشتێنی ئەمنی ڕژێوی بەڵێ سەرسنوور دەزانی ئاو سەرسنوور ڕایان گواستن بەڵێ باشە ئیتر هێرۆ ناحەکە نەما کە ئیلغا کراوی شوێنی کە کرا بە یان ناحەکە گوازرایەوە بۆ شوێنێک نەخێر هەمان شوێنی پێشتر باڵێ باشە هێرۆ بە گشتی چەند دوۆنم ڕووبەری گشتی زەویەکەیەتی ڕووبەری گشتی یعنی مەبەستم ناحیەکە و گوندەکانێتی ڕووبەری گشتی ناحیەی هێرۆ 40,000 دۆنم زەوی زەویە هیچ چەند گوندە هەژدە گوندی ئاوەدان باشە بەناوی چەند جوتیارەوەیە 1000 جوتیار 1000 جوتیارەوەیە چەند لەو 40,000 دووەنمە شیاوی کشت و باڵە دیارە شیاویش دوو جۆری هەیە زەوی پشتا و بەراو زەوی بەراوەکەی 4,000 دۆن زەویمان هەیە باشە پشتاوەکەشی 3,000 کەواتە لەم زەویانە تا چەند
ئێوە توانیوتانە بەشێک تۆزێک لە ئاسایشی خۆراکی کوردستان هاریکار بن. بێگومان بۆتە مای سەرچاوی داهاتی لە گوندی بێشیر دەستی ئاوادانیتان چییە؟ دەستی ئاوادانیمان دیارە وەک حکوومەت هێرمی کوردستان کاروانی ئاوادانی و ئاوادانکردنەوەی گوندەکان بەردەوامە. ئێمەش بۆ ئەم گوندا بەپێی ئەو بجێ کە ساڵانە لە بەردەستدا کار و پرۆژەمان بۆ ئەنجام داوە. تازەترین پرۆژەمان کە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ئێستا تەوا بوو نوێژەکردنەوەی کاربای گوندەکە کە گرفتی پچڕانی کاربا هەبوو بە تایبەت لە وەرزیستانەوە. بەڵێ ئەم کارەبات کە لە نورەدینەوە هاتین لێش پرۆژەیەکەیە بەڵێ لەگەڵ ئەو پرۆژەی نەحی هێرویە لەگەڵ سەرجەم گوندەکان یعنی جێبەجێ بوو. ئێستا ڕووی ئاوادانیتان هەیە لە ناو بەڵێ بەڵێ ئەوێکی پێشتیشمان درێژکردنەوەی تۆڕی ئاوی ناو گوندەکە بوو بۆڕیمان بۆ دابینکردن دەستان مەتر ئەگەر ئەومە بدی دەست کاک حەسەن ئەتوو یەکەم لە ساڵی 1961 ئەتوو یەکەم کەسی لە شۆڕشی ئەینوی بریندار بوویت. بەڵێ ئەمە کێوتی ئەوە بۆ خۆم گوتومەوە کتێبەکەی ئەوڵاغای و ئیتر زۆر لەو کەسانە ڕەفیقم بوون ماوەێ سا لە تۆ بریندار بووی لە دۆڵی خەلەکانێ لە دۆڵی خەلەکانێ باشە لە ساڵی 1964 تا ساڵی هەفتە لەگەڵ بەڕێز مام جەلال بوویت. بەڵێ وایە بەڵێ ئەتوو نوێنەری هەواڵ مام جەلال بووی لە پشدەر یا لە ناو بۆ عەشیرەتی میراودەلی. زۆر باشە. من بیستومە ئایانوت کە تۆ ڕۆشتی بۆ تۆ ڕێکراوە بوو مامە حەسەن کە بچی بەلای مام جەلال. بەڵێ تا جارێکیان پێی گوتە مام جەلال گوتی کاکە مام جەلال هەموو مقدمەی قسێکی بەخۆشی دەکردەوە. بەڵێ یعنی بە توندی نەدەکرد لەگەڵت. گوتی کاکە مش دیوەخانم هەیە و نانم هەیە و هەموو جارێ وەرە ڕۆژێکی لە دیوەخانەکەی من بە هەتا هاتیشی گوتیان مەچۆ بڵێ مام جەلال بۆ خۆی داوای کردووم. زۆر جار دەچوم ئەو ڕۆژێ هەر نەیدەدیم هیچ قەت قائیدی وابینیتەوە لە هەموو دنیاە نەمبیستوە و نەمدیوە مام جەلال ڕاستە فەرمووی لە ساڵ 1945 برایەکەتە بوو ناوی مەحموود بوو. بەڵێ ئەم مەحموودە خوێندنی تەواو کرد. بەڵێ بەڵام بابت نەهێش بێ بە هیچ تفەنگی بۆ کڕی لەگەڵ ئەسبووە. بەڵێ بۆ وەڵی زمانی عنعەتی عەشایری بوو. ئەی دوای چۆن بوو بە مامۆستا دوای زلوف سوورا و عمەر عەلی هات و تر خەڵک بە خۆت دەزانی عمەر عەلی ئەوەی بوو بە محافیزی سلێمانی بەڕە عمەر عەلی دەورەیەکی بۆیان کردەوە دەورەیەکی بۆ کردنەوە و بوو بە مامۆستا. یەک بۆ ڕایاستی یەک بۆ خایەومان خوداوایای کێ تەقیان نایەومایان ئەی خوددا لەم ئاگر بارایانە بارایانە و بارایانە. مامەندا لە ڕێی منەوە وتی تکاتان لێ ئەەکەم لە جیاتی من تێر دەستەکانی باوە گوڕگوڕ بوشن و ماچی نێوچەوانی کەرکک بکەن و کاوەسەڵتەکەی لەبەرداکەن بۆ من باجلێکی کوردی نوێ لە بەرکاتەوە. ئەوانە مامەندە بووتیان ئیدی من ئەوەم لەسرە پێتان ڕاگەێنم ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک ئاسایشی تەندروستی لە ئێستادا خۆتان پارێزن. ئەم کڕۆنایە هەموو دنیای شێواندووە لە کوردستانیش گەلێک قوربانی دەستی هەیە تکا ئەەکەم خۆتان پارێزن. من لە گوندی بێشیرم لە مەملەکەتی هۆزی گەورە و مەزنی میراودەلیم لە پشدەرە حیاتەکەی کوردستان و کوردستان و کوردستان. لێرە ئەم دیوارانە ماچەکەم کە تۆڕاسی کوردەوارین و ماونەتەوە هەر لێرەش سەر بۆ دەستی زبری جوتیاراندا ئەنەوێنم کە پڕ لە سەوزەڵانی. من لێرە کۆتایی دێنم بەڵام بەر لە کۆتایی ئەبێ بڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەری ئێمە و فریشتەی بەزاندنی ئەفسانەی داعشی خوێن مژ و جەردەیە پێشمەرگە سمبولی هێنانی دیموکراسی و ئازادیە. بینێر بەڕێز خۆشەویستەکان لێرە لە بێشیر کۆتایی هێنین هەر لێرەشەوە لە سڵاوی مامەندە و بڵفت و لەگەڵ کوڕیس و ئاسۆس ئەگەێنم بە کەرکووکی کوردستان و کوردستان و کوردستان. خواحافیز.